ئێمە وەکو نووسنگی مافی مرۆوی سۆران بە هەمانگی لەگەر بەڕێبەراتی ئەوقافی سۆران بە پێویستمانزانی لەم دەڤەرە هەڵسین بە سازدانی هەڵمەتێکی تایبەت بە بەرانگاربوونەوەی مادە هۆشبەرەکان بۆ زۆربەی چین و توێژەکانی ئەم دەڤەرە بەتاکید مادەی هۆشبەر لەم دەڤەرەدا بە حکمی ئەوەی کە ئێمە سنوورێمان لەگەر وڵاتێکی وەکو ئێران هەیە و ڕێژەی بەکارهێنەرانی مادەی هۆشبەرش لە ئیران گەشتە ڕێژەیەکی مەترسیدار ئێمە پێویستە حەزەروەر بگرین بە سەبارەت بەم بابەتەوە بۆیە بە پێویستە زانین کە هۆشیاری زیاتر لەسەر ئەم مادە بەڵاو بکرێتەوە و هەروەها دەستگاکانی ئەمنی زیاتر چاوکراوەتر بن بۆ ئەوەی بتوانن دەست بەسەر هەر مەوادێکدا بگرن کە دەیانەوێتن بێنە ناو دەڤەری سۆران بەتاکید بەهۆی ئەو پەیوەندی کۆمەڵاتێک کە لە نێوان کوردانی ڕۆژهەڵات و هەروەها کوردانی باشوور هەیە زۆر جار خەڵکانێک بەو نیەتەوە سەردانی ئەم دەڤەرە دەکەن بەداخەوە کەسانێک لەمانە ڕێژەیەکی کەم لەمانە ڕەنگە ئەم دەرفەتە بقۆزنەوە و مادەی مخەدر بگوازنەوە بۆ سۆران بە تەئکیدش لەم وەرزێکەدا بێت کەم وەرزی بەهارە کە ڕێژەیەکی زۆر لە گەشتیار سەردانی ئەم دەڤەرە دەکەن ئێمە دەمانەوێتن وەشیاری بەڵاوکەینەوە سەبارەت بەوەی بۆ ئەوەی خەڵک لەوە ئاگادار بن کە بەڵێ مادەی مخەدر ئەوڕۆ بوویتە مەترسیەکی جیهانی بەتاکید دەڤەری سۆران بە حکمی ئەوەش وەکو هێلێکی ترانزێتە مادەی مخەدری پێتێ پەڕ دەبەتن بۆ وڵاتان وەکو وڵاتی تورکیا و هەروە لەوێشە بۆ ئەوروپا وڵاتانی کەندا و هەندێک وڵاتی ئاسیا بۆیە ئێمە بە پێویست دەزانین کە بەردەوام بین لەسەر بەڵاوکردنەوەی هۆشیاری بۆ خەڵکی خۆمان بۆ ئەوەی ئاگادار بن لە مەترسیەکان و ئامانجی سەرێکیشمان لە یەکەم چالاکی لەگەر بەڕێز مامۆستایانی ئاینی ئەوە بوو کە مامۆستایانی ئاینی هەموو جار توانیوانە ڕۆڵێکی پۆزیتیڤ بگەڕن لە گەیاندنی پەیامی خۆیان بۆ ناو خەڵک ڕۆڵی مامۆستایانی ئاینی لەو شارکردنەوەی خەڵک بەڕاستی هەتا ئێستا ئەو ڕۆڵی مامۆستایانی ئاینی دیتیان ڕۆڵێکی زۆر بەرچاوە زۆر خەڵکیان وشار کردیتەوە و پێویستە لەسەریان کە بەردەوامن لەو شارکردنەوەی خەڵک بەڵام بەڕاستی بە وشارکردنەوەی مامۆستایانی ئاینی شتەکە تەواو نابێت چکە شتەکە زۆر مەترسیدارە ئەو ئامارە ئیمڕۆ ئێمە گوێمان لێبوو زۆر مەترسیدارە پێویستە حکوومەتیش لایەنی پەیوەنددار هاوکار بیت بۆ ئەوەی ڕێ بژیرێت کە باشکرایی ئەو زۆرە برین مادانە بەکارکرد کە بەکاردێن بۆ نمونە نێرگلە مادەیەکی زۆر پیسە زۆرش لە جغارە پیسترا بەڵام ئەبینین لەسەر شەقامەکان لە دوکانەکان بە ئازادی لە کافتریایەکان بە ئازادی ئافرۆشرێت و بەکاردێت